دەچین لای پرس و باس و بابەتەکانمان. گفتوگۆی تەوەری قوربانی دەکەین. قوربانی بەکێ دەشێت؟ گرنگی قوربانی لە سەرەتاوە کەمێک باز لە گرنگی قوربانیکردنەکەین. گفتوگوین پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆسا ئەدنان شێخ بورهان، تاربێژی مزگەوتی بیلال حەبەشی لە ئەڵەبجا، زانای ئاینی وتاربێژ و پێشمێش. گفتوگوی لەگەڵ دەکەین ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمانە. مامۆستا سڵاو لێ بێم، کاتت باش، سپاس دەکەم بۆ بەشداریکردنت لەگەڵمان لە ئێستاوە. جەژنی قوربانت لێ پیرۆز بێ. پێمان بڵێ قوربانی بەکێ دەشێت؟ سڵاوی خۆی گەورە لە ئێوە بەڕێز بێ و جەژنیش لە ئێوەی بەڕێز و هەموو مسلمانانی جیهان و بەتایبەت کوردستان پیرۆز بێت. قوربانی یەکێکە لە شاعیرەکان، یەکێکە لە ڕەمزەکانی ئیسلام کە لە ساڵێکە یەک جارەکرێ لە 4 ڕۆژدایە. واجبە لەسەر کەسێکەوە دەسەڵاتی هەیە و توانایی هەیە، پێداویستی ژیانی هەیە و زیاد لە خۆی هەیە، ئەو کەسەیە ئەبێت قوربانی بکات. بەڵێ مامۆستا، ئەمە وەکو فەرز و وەکو با بڵین ئەوەی کە باست کرد وەکو فەرزێک مەسەلەن لەسەر کێیەکە بیکات. ئێمە ینی لێرەوە بە وڵاتیان دەڵێن ئەوەی پێی دەکرێت بیکات، هەر خێر، ینی وەکو خێرێکیش تەماشای بکەین. گرنگار کەسێک کە پێی دەکرێت ئەم کارە خێریان انجام بدات. ئەوەی گرنگە ئەمڕۆ قسە باسی لەبارەوە بکەین، ئەم خێرە بەکێ دەشێت؟ قوربانی ئێمە دوو جۆر سەربڕینی حیوانمان هەیە. یەکێکیان پێوترێن نەزر، کە ئەوە کەسێکە مەرجێ دانێ، ئەڵێ بۆ نمونە نەخۆشێکمێ ئەگەر چاک بێتەوە، ئەگەر فەحسەکەی پاک بێ، ئەگەر خانۆ بکڕم، ئەگەر سیارە بکڕم. ئەم حیوانە وەکو قوربانی نییە، تەنها ئەبێ فەقیر و هەژار لێ بخواوە، ئەبێ خودی ئەو ماڵە خۆشی لێی نەخوا. بەڵام لە جەژنی قوربانە و حیوانی کە سەرە بڕێ بۆ کەسێ دەسەڵات و توانای هەیە، ئەتوانێ بیکا بەسێ بەشەوە بەشێکی دانێ بۆ خۆی، داوڵەمەند لێی بخوا، دراوسێ لێی بخوا، مسلمان لێی بخوا، غێرە مسلمان ئەتوانێت لێی بخوا. بەڵام باشترینیان ئەوەیە کە زۆرترین لە گۆشتەکە ببەخشێ. بۆیە هەموو چین و توێژەکان ئەتوانن بەشداری بکەن لە خواردنی ئەم گۆشتەدا. کەواتە قوربانی و کەسێک کە قوربانی دەکا ئاساییە خۆی لێی بخوا و بۆ هەر کەسێک کە خۆی پێی خۆشە بینێرێ. کەواتە بەڵێ مامۆستا ئاساییە هەر کەسێک یانی بیدەی بە دەوڵەمەند، بیدەی بە هەر کەسێک خۆ پێ خۆشەتوانی پێی؟ هەموو کەسێک ئەتوانێت لێی بخوا، مسلمان بێ، غێرە مسلمان بێ، فەقیر بێ، دەوڵەمەند بێ، دراوسێت بێ، خزمت بێ، نەناسراو بێ، هەمووی ئەتوانێت. چونکە زاناکانی پێشین ئەوەنە قوربانی کەمەکرا، ئەگەڕان لە شوێنەکان نەخۆشیان نەبووین تۆزە گۆشتمان بەرێ، بەڵکە خوابی کاتە شیفا بۆ نەخۆشەکانمان. بۆیە قوربانی جیاوازی ناخاتە نێوان فەقیر و هەژار و نەدارەکانەوە بۆ هەموو چینی توێژەکان نەشێت. باشە مامۆستا، پەیامی قوربانی کە لە ئیسلامدا هەیە، پەیامی قوربانی چییە؟ یعنی حکمەتی قوربانیکردن قوربانی فێرمانەکە، بەڵێ قوربانی فێرمانەکە کەوا خۆمان نەکەینە قوربانی هیچ کەسێ، بەڵکە دروستکراوەکانی خوا بکەینە قوربانی بۆ خۆمان. ئەمە گەورەترین پەیامەوە. پەیامی قوربانیش بریتە لە نزیکبوونەوە لە خوا و بە خۆ بەکەم زانین و وازێنان لە کیبر و سەرسامبوون بە خود و ئەمانە چەندین پەیامی کەشی هەیە کەوا هەمووی بۆ مرۆڤ دۆستیە، بۆ ئەوەیە کەوا بۆ پێکەوە ژیانە، بۆ ئەوەیە کەوا هەمومان ژیانێکی شایستەمانە بێ. باشە مامۆستا، لە هەندێک لە ئاینە زەمینیەکانی شام جۆرە لە قوربانیکردن هەیە. هەندێکیان قوربانیان بە مرۆڤ کردووە لە ڕابردوودا، هەر لە ئاینی پیرۆزی ئیسلامیشدا چیرۆکی حەزرەتی ئیبراهیم، ینی کە خەو دەبینێ و ینی ئەو خەوە من نامەیانی دیسان بچمەوە سەر وردەکاری نێو چیرۆکەکە کە خەو دەبینێ و بەرانێک بێنێ لە بری کوڕەکەی سەری ببڕێ و ینی لە پشتی ئەم پەیامەوە دەیەوێت چیمان پێ بڵێ؟ وەکو پێشتر ئاماژەم پێکرد، ئەمە کاتێکە پەروەردگار فەرمانەکە بە باوکمان پێغەمبەر ئیبراهیم کە ئیسماعیلی کوڕی سەر ببڕێ، کە ئەو ئیتاعی پەروەردگارەکە گەرچی سەربڕینی کوڕەکەی خۆی بێ، بەڵام پەیامی پەروەردگار لێرەدا بۆ ئەوەیە کەوا ئێمە نابێ مرۆڤەکان هەرگیز بکەینە قوربانی بۆ حەز و ئارەزوواتی خۆمان، جگە ئەوە ئیتاع و گوێڕایەڵی پەروەردگار بکەین و پاشانیش ئێمە پەروەردگار ئاژەڵی داناوە بیکەینە قوربانی، نەک مرۆڤەکان بکەینە قوربان. باشە مامۆستا، لە هەرێمی کوردستانی شا کوردستان وەکو
مەڵبەندێکی ئیسلامەتی و دینداری پاکی ڕاستەقینە کە ئیسلامەتی زۆر بە پاکی دەکا و شوێنی ئیسلام کەوتوین زۆر بە پاکی ئەم شعارانە شعایرانە هەمیشە پیرۆز ڕادەگرین. یەکێک لەوانە قوربانیە لە سەرەتاوە جەنابەت ئاماژەت پێ کرد. تۆ بە خەڵکی خۆمان دەڵێ چۆن قوربانی بکەن؟ بێگومان قوربانیکردن کاتێک ئینسان قوربانیەکە یەکەم خاڵێ بێ بۆ خوا بێ و لەبەر خاتری خوا بێ و ئەو ئاژەڵەش کە ئیکا ئاژەڵێکی پاک بێ ئاژەڵێکی تەندروست بێ و بۆ پاکبوونەوەی دڵ و دەروون و زیاتر نزیکبوونەوە لە پەروەردگار بێت. باشە مامۆسا هەرەوەی کە قوربانیکردن بە دەوڵەمەند دەشێ و بە بەرپرس دەشێ و بە خەڵکی دیار دەشێ و یانی تایبەت نەکراوە بۆ نەدار و هەژار و فەقیر دەرفەتێک ناڕەخسێنێ بۆی کە جۆرێک لە ڕیایی لەم ینی لەم ئەرکەدا هەبێ؟ ڕیا شتێکە لە دڵ و دەرونی کەسەکە خۆیەتی مرۆڤەکان پێی نازانن تەنانەت فریشتەکانیش پێی نازانن. لە ڕۆژی دواییە پەروەردگار ئیداتەوە بە ناوچاوی کەسەکە ئاڵێ لەبەر ڕیا کردوتەوە بۆ منەت کردو من ژوەری ناگرم لێت. بەڵام ئەم قوربانیە بۆ ئەوەیە کە هەموو چین و توێژەکان بەشدار بنتیان چۆن دەوڵەمەندەکان لە زەکات دانەکانیانە فەقیر و هەژاریان لەیادە لەمەشیان ناخۆ بێ ئەمە ئەوانمان لەیاد بێت و بۆی هەموو چین و توێژەکان بەشداری بکەن لەمە فەرق و جیاوازی نەبێ و عەدالەت و دادپەروەری هەبێت. باشە مامۆسا کەواتە ئەو کەسە وەکو دەڵێ ئەلعمال بالنیات یعنی خۆی و نیەتی خۆی بە چ نیەتێک قوربانیەکە دەکا و گرنگیش نییە دەیدا بەکێ گرنگەوەی هەندێک فەقیر وەژاریش لێی بخۆن بەڵام لە پاڵەوەدا دەیدا بەکێک کەیفی خۆیەتی گرنگەوەیە قوربانیەکە بکا و خوێن بڕژێ و ئەو پەیامە ئاینیە جێبەجێ بکە کە قوربانی دەکا لە پێناوی خوای گەورەدا. لیژنەی فتووە بەنامەیەکیان دەرکردووە دەڵێن قوربانی بۆ وڵاتانی دیکە لێرە و لارێمی کوردستان و ئێمە پارە کۆ بکەینەوە و ئاژەڵ بۆ ئەوان بکڕین دەڵێن دروست نییە. ڕای جەنابەت مامۆسا یعنی ڕاستە تۆ بەشێکی لە بۆ نەوەزارەتی ئەوقا بەڵام ڕای شەرع چییە؟ خوێندنەوەی خۆت بۆ پەیامە ئاینیەکە بۆ ئەم شعارە چییە؟ ئەم باسەیە زۆر لە سۆشیال میدیا و لە هەموو شوێنەکانە قسەی لێ کراوە وەکو ڕووسی میناری تایبەتی لەسەر کراوە بە ڕێزانی ژنرێ فتواش بە وردی ئەم بابەتیان ورد کردوێتەوە. بەڵام لێرەدا یعنی بێ شتێکی ئێمە حەقیقەت بین دوو شتمان هەیە ئێمە ئەو کەسەی کە دەوڵەمەند و دەسەڵاتی هەیە پێویست ناکە حیوان بکڕێ بۆ دەرەوەی وڵات با فەقیر و هەژارەکانی وڵاتی خۆشمان بیخوات ئەبێم شاعیرە لە وڵاتی ئێمە بەرز و زین و بێ. بەڵام شتێکی کەمان هەیە زۆر فەقیر و هەژار و نەدار هەیە دڵیان بە خۆیان دامێنێ بڕواکەی کەسی وایە 70 ساڵ تەمەنێتی تا ئێستا نەیتوانێت قوربانیە بکات چونکە دەسەڵاتی نەبووە. قوربانی لە وڵاتی من و تۆدا لەم کوردستانە شیرینە ئەگەر بیکەین 500,000 تێچێ ئەگەر حیوانێکی سپی بکەین بەڵام بۆ دەرەوەی وڵات وەرەقەیەکی تێچێ قەی چیەکە بە ئەوانەی کە دەسەڵاتیان نییە و توانان نییە لێرە بیکەن با بەشداری بکەن بۆ دەرەوەی وڵات وەکو جاران چۆن ئێمە لە کوردستانە لە شاخ بووین کی یارمەتیەداین دەرەوەی وڵات کاتێ هاتینە ناونەوەکان کی یارمەتیانەداین لە دەرەوەی وڵات یارمەتیانەداین. با ئێمەش ئەمڕۆ وەکو مرۆڤ دۆستێ وەکو مسلمانێ وەکو ینی ئەوەی کە ئەو کەسانی کە نیانەوە نەبوون قەیچێکە بۆ ئەوان بتوانن بۆ دەرەوە قوربانیەکانن بکەن پارە بنێرن بەڵام کەسێک توانا و دەسەڵاتی هەیە نابێم شاعیرە لە وڵاتی خۆمانە کپ بکەینەوە متی بکەین و نەیهێڵین دەسەڵاتدارەکان با لە وڵاتی خۆمانە قوربانیەکان بکەن و بەشی فەقیر و هەژارەکان بن. یعنی ئێمە دووشتی جیاوازە دەوڵەمەند و هەژار بۆی هەژارەکانیش دڵیان بۆ خۆیان دانەمێنێت توان بۆ دەرەوەی وڵات بکەن ئینشاءالله. مامۆسا ینی بە بڕوای تۆ ئاساییە ئێمە قوربانی بکەین لە دەرەوەی وڵات؟ بەڵێ وەکو پێشتر ئاماژەم پێکرد هەر زاناکانی کوردستانی خۆمان ئەم وتە جوانانن هەیە ئەوەی دەوڵەمەند و دەسەڵاتی هەیە نێنێرێ بۆ دەرەوەی وڵات با لێرە بیکە و ئەوەشی فەقیر و هەژار و نەدارن ناتوانێت لێرە بیکە بەڵام بۆ وەرەقەیە ئەتوانێ قەیچێکە حیوانێک بە وەرەقەیەکە بۆ دەرەوەی وڵات با لێوێ بیکە هیچ کێشێکی تا نابین ئینشاءالله. زۆر باش ینی تۆ لەگەڵەوەی قوربانی لە نێوخۆی خۆمان بکرێ بەڵام ئەگەر کەسێکیش بیەوێ بۆ دەرەوەش بیکە ئاساییە.
ئاساییە بۆ زیاتر دڵنەواییکردنی فەقیر و ژارەکانیشمان. باش خوارە ئەفریقانیە بۆ ڕۆژهەڵاتە بۆ دراوسەکانی کەشمانە. باش مامۆستا خاڵێکی گرنگت باس کرد ئێستا زیاتر پەیامەکە بۆیە کە بۆ ئەفریقیا و خەڵکێکی لەوێ گۆشتی نەدیوە و برنجی نەبینیوە و ینی ئەم دیمەنانە دەبینین بەڕاستی ناخەژێنن لە ڕووی ئینسانیەتەوە بەڵام خاڵێکی گرنگت باس کرد ڕۆژهەڵاتی خۆمان خوشکبرا کوردەکانمان لەوێ بینی دۆخێکی ئابووری سەخداتۆتە پێشەوە ئێمەش لە باشوور سەردەمانێک بۆ شێوازە بووین یانی زۆر جەژن هەبووە خەڵکی ئێمە نەیتوانیەوە گۆشت بکڕێ هەر جەژنەکەش خەڵک نەیتوانێت گۆشت بکڕێ کەواتە لێرەوە ینی حەزەکەم تۆوەکو مامۆسایەکی ئاینی مادام خۆ دە نقطەیەت باس کرد چەندە گرنگە هەنی خەڵک بین ئەگەر یانێ قوربانیش بکەن لە دەرەوە بۆ خەڵکێک کە دەستی بە گۆشت ناگا بۆ ڕۆژهەڵاتی خۆمان وەکو دەڵێ لە پێشترە. بەڵێ بێگومان یعنی تۆ ئینسان کاتێککە سەدەقە و خێریەکە پێغەمەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر بۆ کەسێک پەیوەندیەکی خزمەتی هەیە لەگەڵ تا سەدەقە و خێری پێ بکەی بێتە 2 ئەجر هەم سەدەقەکە و هەم خزمەتی و سیلەی ڕەحمەکە ئێمەش ئەم چوار پارچەی کوردستانە سیلەیەکمان هەیە بەیەکۆ سیلەی ڕەحممان هەیە بەیەکۆ هاو نیشتیمانین بەیەکەوە بێگومان داوامان وایە ئینشاڵڵا هەر واش کراوە و وار خەریکیشە بن ئەوانیش لە یاد نەکرێ وەکو چۆن پێشتر لە یادمان نەکردوون. زۆر باشە سپاسەکە مامۆسا پەیامەکە گەشت ینی قسەکانن وەکو دەڵێ کورت و پوخت و بەهادارن لەسەر بابەتی قوربانی سپاسەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان خۆی گەورە نیەتی دڵی هەمووان دەخوێنێتەوە قوربانی هەمووانە قوبوڵ بکە کە بە نیەتێکی پاکەوە خاڵیسەن بۆ خوا قوربانی دەکەن و بار نیەتێکەوە دەیکەن بۆ هەر جێگەیەک دەیکەن خی گەورە لیان وەربگرێ و